بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ خوای گەورە و میهرەبان. بە پشتیوانی خوای گەورە ئەمڕۆ ئێمە لە ڕاگەیاندنی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی لە ساڵ ڕۆژی حەوت ساڵەی دامەزراندنی رادیۆی سۆرانی کۆمەڵی ئیسلامی هەستاین بەکردنەوەی رادیۆی فەرموودە لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی. سپاس بۆ خوای گەورە. ئەم رادیۆیەکی گرنگ دەبی زیاتر ئێحتیمام و گرنگی بە پەخش و بڵاوکردنەوەی فەرموودە دەدا. دیارە ئەمەش سونەتێکە وە شتێکی گرنگیشە لە بەرەوەی خوای سوبحانەهو وتەعالا ڕێنماییمان دەکا کە گرنگی بە سونەتی بە پێزی پێغەمبەری پێشەوامان بدەین وەکو دەفەرمێ وەلەقەد کانە لەکم فی ڕەسوولی اللهی ئوسوەتون حەسەنە. دەفەرمێ ئەگەر کەسێک دەیەوێ کەسێک بکاتە پێشەوە و مامۆستای خۆ باشترین مامۆستا و پێشەوا بریتە لە پێغەمبەر سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێەوە. هەروها دەفەرمێ وما ئاتاکم الرەسوول فەخوذوه وما نەهاکم عنه فانتهوا. واتە ئەوەی لە پێغەمبەرەوە پێتان دەگا لێ وەربگرن بەبێ سێودوو و ئەوەی نەهیشتان لێ دەکا ئەوە ئێوەش لە خۆتان یاساغ و قەدەغەی بکەن. ئیتر لەم سۆنگێەوە ئێمە هەستاین بەکردنەوەی رادیۆی فەرموودە لە مەڵبەندی سۆران بۆ ئەوەی زیاتر لە خزمەتی سونەت و فەرموودەکانی پێغەمبەر دابین صلی الله علیه وسلم. بەناوی خوای بەخشندە و میهرەبان. دیارە لە درێژەی و کار و چالاکیانەی کەوا دەنجی کۆمەڵ رادیۆی سۆران پێی هەڵدەستێت لە درێژەی و پرۆژە ڕاگەیاندنەی کەوا لە ناوچەکەی هەیەتی ئەمڕۆ یەکشەممە 8 چواری 2012 کەوا هاوکاتە لەگەڵ حوتەمین ساڵیادی دامەزرانی دەنجی کۆمەڵ رادیۆی سۆران لە 8 چواری 2005 هەستاین بە دامەزراندنی رادیۆی سۆران بۆ فەرموودە بە فریکوێنسی 96.5 میگاهرتز. دیارە ئەم رادیۆیە تایبەت دەبێت بە فەرموودە و ڕۆژە 24 کاتژمێر فەرموودەکانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم پەخش دەکاتن. لێرەوە دەمەوێتن زۆر سوپاسی و بەڕێزانە بکەین کەوا هاوکارمان بوون بۆ سەرخستنی ئەم پرۆژە گرنگە بۆ دامەزراندنی ئەم رادیۆیە پیرۆزە چ بەلایەنی مادی یاخود بەلایەنی معنەوی. هەروەها هەر لێرەوە دەمەوێت پیرۆزبایی بە بۆنەی حوتەمین ساڵڕۆژی دامەزرانی دەنجی کۆمەڵ رادیۆی سۆران ئاراستەی سەرجەم کارمەندانی رادیۆکەمان و هەروەها بیسەرە بەڕێزەکان و هاوڕێ عەزیزەکانمان بکەین. خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە. دانیشتوانی سۆران دەوروبەری بکەم بە بۆنەی کردنەوەی رادیۆی سۆران بۆ فەرموودە لە ساڵوەگەڕی دامەزراندنی دەنجی کۆمەڵ ئیسلامی رادیۆی سۆران برایانی رادیۆ دەنجی کۆمەڵ رادیۆی سۆران پێیان باش بووکەوە سێمین رادیۆ بخەنە کار. ئەویش رادیۆی فەرموودە پێشتر رادیۆیەکی تر دامەزرا بە ناوی رادیۆی قورئان، ئێستاش رادیۆی فەرموودە بۆ پەخشکردنی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. من لێرەوە دەمەوێت دەستخۆشی ئاراستەی برایانی بەڕێزم کەم لە دەنجی کۆمەڵ رادیۆی سۆران وەروەها سپاس و ستایشی ئەو بەڕێزانش بکەم کەوا هاوکارن بۆ سەرخستنی ئەو پرۆژەیە. دووبارە پیرۆزبایی لە خۆم و لە تەواوی بیسەرانی ئەم رادیۆ و رادیۆکانی دەنجی کۆمەڵ ئیسلامی رادیۆی سۆران دەکەم.